ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان داخوازی و چاوەڕوانیەکانی هاوڵاتیانە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز خاتو یادگار محمود بەرپرسی ئەنجومەنی سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان. خاتو یادگار بەخێر بێت و خۆشحاڵێن. زۆر سپاس. دوای زیاتر لە 8 مانگ لە گفتوگۆ و دانوستان لە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لە هەنگاو بە هەنگاوی دروستکردنی موسسات لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانەوە بۆ کاراکردنەوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان و پاشان سوێند خواردنی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرنجامیش پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە درێژایی ئەماوەیە بە تایبەت میدیاکان ناوەندی گفتوگۆ و مشتومڕ و قسەی لایەنە سیاسیەکان و خەڵک بوو. پێم باشە دەستپێکی بەرنامەکە بەوە پرسیار لە یادگارخان بکەم وەک هاوڵاتیەکیش وەک چاودێرێکی سیاسی وەکو خانمێک کە لە بواری لە کای سیاسی و کارە ڕێکخراوەی کارەکەم خواستی خەڵک داخوازەکانی خەڵک لەم قۆناغا لە حکوومەتی هەرێمی کوردستان چین و چۆنن. پێشێکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر هەر زۆر کورت وەڵامی پرسیارەکەت بەمەوانەیە بێگومانە هاوڵاتی چاوەڕوانەی زۆری هەیە لە حکوومەتی نوێ بۆ لەبەرەوەی کە ڕاستی ینی بە تایبەتی ئەم 4 ساڵی ئاخیر کە تێمان پەڕاند ئێمە تووشی قەیرانی زۆر گەورە و قوڵ و سەخت بووینەوەانێ. یەکێک لەو قەیرانانە قەیرانی ئابووری بوو تێکەوتین ئەوە بوو جەبڕا ئەوە بوو مەعاش بوو بە نیوە هەر بوو بە چارەکێکیش هەر بۆیە وەکو شتێک چۆنەڵی لە دوای هەڵبژاردن بە پلەی یەک هاوڵاتی زۆر پلەی بوو زۆر خەمی بوو کە حکوومەتی نوێ تەشکیل ببێ. ئەیش بە مەبەستی ئەوەی کە چۆنەڵی کە حکوومەتی نوێ تەشکیل بوو دیسانەوانێ جارێکی تر خەڵک ئاهێکی پێ بێتەوانێ ئەو چاوەڕوانیانەی کە هەیەی چۆنەڵی بێتە دی بۆیە بە دڵنیاییەوانێ زۆر کورتی و کوردیەکەی چاوەڕوانیەکان غایە دەرەجە زۆرن لە حکوومەتی نوێ. جا بۆیە ئەبێ ئومێدەوار بین بە ئومێدی ئەوەی کە حکوومەت ئەگەر نەتوانێت هەر هەموو چاوەڕوانیەکانیش بۆ هاوڵاتی بێنێتە دی هیچ نەبێ زیاتر لە نیوەی بێنێتە دی. بەڵام ئەوەش پەیوەندی تەنها بەوە نییە کە ئیکەدا بەساکن لەبەرێکە حکوومەتێکی نوێیە ئەم داواکاریانە ئەم ئاواتانەی هاوڵاتی یەک بەیەکی دێتە دی یان بۆ لەبەرەوەی کە ئێمە ڕاستیەکەی ئەبێ واقعبینانە بین نابێت چۆنەڵی لە حوتەبەقەی ئاسمانەوانەیە خەون و خەیاڵێکی ترمان هەبێ چاڕوانێکی ترمان هەبێ کە ئەتوانم بڵێم خوانەخواستە دوور بێت چۆنەڵی لە واقعی سیاسی ئابووری دارایی حتا تەنانەت کۆمەڵایەتیش کە پێیوەستە بەوەی کە ئایا هەتا چەند حکوومەت بتوانێت خواستەکانی هاوڵاتی بێنێتە دی. هەیەنانەدی خواستی هاوڵاتی لای بۆ هەر حکوومەتێک پەیوەندی بە چەند فاکتۆرێکەوە هەیە. بێگومان ئەو فاکتۆرانش ئەبێ گوڵبژێری بکەی کە ئایا ئەو حکوومەتە لە چه کۆنتێکستێکە لە چه چۆنەڵی سنوورێکی جوگرافیایە ئەم دەسەڵاتی هەیە و دوای ئەوە سەیری مێژووی سیاسی بڵێن ئەوە حکوومەتە ئەکەی سەیری چۆنێتی جۆری حکوومەتەکە ئەەکەی بۆ نمونە دوور نەڕۆین یاشەکە زۆر دوور و دێش نەبێتەوانێ ئێمە باس لە حکوومەتێکی تەوافق ئەەکەین مانەوەیە کە بەستەنها یەک لایەن یەک حیزب لە حکوومەتە نییە. ئەم حکوومەتە کە حکوومەتی تەوافقا بێگومان ئەبێ هەر یەکێک لە بەشدار بوانی حکوومەتی نوێ بە هەمان چۆنەڵی ئامانجوانەیە توانم بڵێم ئەجەندای کاریان هیچ نەبێ خۆ بێ لە سەدا هەشتای وەکو یەک بێ ئەو بەرنامەیە کە دایان ناوە کاتی خۆی بەرنامەی هەڵبژاردنیان بوو لە کاتی هەڵبژاردنە ئەیان نابێتۆی خەڵکە ئەگەر ئێمە بیبینەوانێ بینە سەر دەسەڵات بەشدار بین لە دەسەڵاتە ئێمە ئەمە شتانە ئەەکەین بۆیە بە ئومێدی ئەوەی کە یەک بەرنامەی کاری هەموو حیزبەکان هیچ نەبێ لە سەدا هەشتا وەکو یەک بن ئامانجیان ئەوە بێ کە پرۆژەی باشیان هەبێ پرۆژەیان هەبێت هەر هەمویان هاودەنگ و کۆدەنگ بن لەسەر بۆ نمونە بژانەوەی ژێرخانی ئابووری. یەکێک لەو چۆنەڵی لەو
ئەجەندایانەی کە وەکو خاڵی هاوبەش کە پێویستەکات نەک تەنها لە حکوومەتی تەوافقی بڵێن کوردستانە هەرێمە بەڵکو لە هەموو حکوومەتێکە حتا تەنانەت حکوومەتی تەوافقیش ئەگەر لە وڵاتێکی وەکو سویدایان وەکو ئەڵمانیایە وەکو هۆڵندا دروست بێ بەدڵنیاییوانێ ئەگەرەکو ئەو خاڵانە زۆرینیان نزیک نەبنە لە یەکەوانێ زۆر ئەستەمە بێکە خواست و ویستەکانی هاوڵاتی بهێنرێتە دی. دەستخۆشیات یاکان لەسەر پرسیەوەی کە حکوومەت پێکێنرا و ئێستا کاتی بەجێگەیاندنی داخوازەکانی خەڵکە ئەگەر سێری کارنامەی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان بکەین کە سەرۆکی حکوومەت لە پەرلەمان پێشکەشی کرد کارنامەیەکی کامل و شامل و زۆرینەی ئەو گۆشە نیگایانەی گرتبووە یان ئەو پێویستیانەی گرتبووە کە کۆمەڵگەی کوردستان وەکو پێویستی قۆناغەکە وەکو پێویستی هەنووکەی تەماشایەکە قسە لەسەر ئەوەیە کە ئەم حکوومەتە چەند ئەتوانێت ئەم کارنامەیە بەکردنی بکە و شتێک هەیە کە زۆر جار جۆمە لێ بێت ئەوەیە کە لە 5 ساڵی ڕابردوو کۆمەڵێک حاڵەتی نامۆ جۆرێک لە ناتەبایی لەناو حکوومەت جۆرێک لە دووفاقی و ئیزدیواجەت لەناو حکوومەتە لەوەی کە بەشێ لە هێزەکان سەرباریەوەی کە بۆ نمونە پشک و داواکارەکانیان لە حکوومەت جێگەی کرابەوە بەڵام ئیلتیزامیان بە بەجێهێنانی ئەرکەکان ناکرد یعنی حکوومەت ببوو بە شوێنێک بۆ تحقیقی خواستە شەخصی و حیزبی و کەسەکانی ئەوان بەڵام شوێنێک نەبوو بۆ پراکتیسکردنی مافەکانی خەڵک بۆ باشترکردنی خزمەت گوزاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان کە ئەو قەیران سەختانە ڕوبەڕووی کوردستان کرایەوە بە خوێندنەوەی بەڕێزت ئەم کابینەیە ئەبێ بە کابینەی بیرخستنەوەی ئەو ڕووداوە تاڵ و ناخۆشانە یانەوەی کە نەخێر قۆناغێکی تازا بێ دوای ئەمە و گفتوگوۆیە دوای ئەمە و ڕێکەوتن و دانوستان و گەیشتن سەرنجام بە جۆرێک لە تەوافق و ڕێکەوتن ئەم قۆناغێکی تازا بێ قۆناغێکە بێ حکوومەت بە شێوەیەکی یەکگرتووی و بە بەرپرسیارەتێکی ئەخلاقی باڵاوە بەرامبەر بەوافەکانی خەڵک ڕەفتارەکات و پراکتیزی حکومڕانیەکە. پرسیارێک و چۆنەڵی تێبینیەکی زۆر گرنگە زۆر لە جێگەی خۆیەتی ڕاستی هەمان پرسیار و هەمان تێبینی خۆزگە لە لای تاک بە تاکی هاوڵاتی دروست بایە ئەو پرسیارەی چۆنەڵی بکردبایە و ئاراستەی هەموو لایەنەکانی کردبایە چوم هەروەک بەڕێزە ئاماژەت پێداوەکو بێرخستنەوەیەکیش بەڵێ ئێمە ئەزمونێکی زۆر ناخۆشمان هەیە لە دابشکردنی چۆنەڵی دەسەڵات و بەشداری پێکردنی چەند لایەنێکی جیاواز لە ناو حکوومەتێکە ناو حکوومەتێکە کە لەم سنوورە جوگرافیایەیە کە ئەتوانم بڵێم لا زال ئێستاش بە چەندین پیلان هەیە کە ئێمە ئەم ئەزمونە ئەم دەستکەوتەمان لە دەست بەرین. جا ئەوەڵێ لەگەدار پوازی لە خۆی نەبێ بە دڵنیایەوە ناقلیشێ هەر بگەڕێنەوانێ سەر ئەو بابەتەی کە بەڕێزت وەڕۆژانە سەر ئەو ئیلتیزامەی کە ئەبێ هەبێ لەلایەن هەموو لایەنێکەوانێ کە بەشدارە لە ناو حکوومەتە بیریشمان نەچێ ئێمە نابێ ڕۆڵی ئۆپۆزیسیۆنیش دەوری ئۆپۆزیسیۆنیش لەبیر بکەین ئەمانەی کە بەشدارن و ئەو ڕێکەوتنانەیان کە کردووە ئەبێت وەکو بەرپرسیارەتیەک بەرامبەر بە دەنگدەری خۆیان و دووش بەگشتی بەرامبەر بە هاوڵاتی هەرێمی کوردستان چوومەگەر وەزعەکە شڵەقاو بێ ئەگەر وەزعەکە بەو نەوعەبێ کە ئەم 4 ساڵەی ڕابردوو ئێمە بینیمان چێ هەنێکیان لە ناو حکوومەتا بوون بەڵام بەشەوە پێیەکیان لە ناو ئۆپۆزیسیۆنا بوون دوای ئەوە ڕاستیەکەی ئۆپۆزیسیۆنیش وەکو ئۆپۆزیسیۆنێکی ئەوەی کە چۆنەڵی ناسرا و ئوسولیە لە هەموو شوێنێکی دنیاە ئۆپۆزیسیۆن پێناس کراوە ئۆپۆزیسیۆن بە کار و کردەوەکان و هەڵوەستەکانیە ئەناسرێتەوانێ ئێمە ناتوانین بڵین لە کوردستانیش تەنانەت ینی ئۆپۆزیسیۆنەکەمان ئەو ئۆپۆزیسیۆنە بووە کە ئەبێ هەبوایە بۆیە ئەو ئیلتیزامە چێ بۆ ئۆپۆزیسیۆن گرنگە چێ بۆ ئەو حیزبانەی کە بەشدارە بن لە حکوومەتە بۆ لەبەرکەی لایەنێک بە تایبەتی ئەگەر هەڵسێت بۆ ئەو ئیلتیزامەی هەبێ ئەو ئاستایی هەبێت کە بە ئەتیکەوانێ
چونکەم سیاسەتیش ئەبێ ئیتیکی هەبێ ئەگەرەکو لە سیاسەتە ئەو ئێتیکە نەبوو ناتوانرە ناوی بنرێت ڕاستی سیاست چونکەم بۆ تۆی بە دەرەجەی یەکەم تۆ بەرپرسیارەتیت هەیە جوابی پرسیار و وەڵام ئەبیتەوە یەک لەگەڵ دەنگدەری خۆتە دووش لەگەڵ هاوڵاتیە جابۆیە ئەم ئیلتیزامە ئەگەر نەبێت لایەنێک بە تەنها ئیلتیزامی هەبێ و چەندین بەرنامەی جوانی هەبێ کە ئەو ئیلتیزامە نەبوو ئەو لایەنە کە ئەچێتە ژێرباری ئەو بەرپرسیارەتیوانێ و ئەو ئیلتیزامە ئەخلاقیە نیشتیمانیە نەتەوەیەی نەبوو هەتا تەنانەت چۆنەڵێ ئەرکێکی مێژوویشە کە تۆ بۆ نەوعی کە ئەبێ ببرێت بەڕێوە ئیتر سێ شار بێت سێ پارێزگا بێ یا گوندێک بێت یان وڵاتێک بێ ئەگەر ئەو هەستکردن نەبێ بۆ بەرپرسیارەتە مێژوویە ئەو لایەنەی کە هەموو ئەمانە لێک ئەیاتوانە ڕەچاوی ئەکا ناکرێت ئەوەی لێ بکرێت ئەمە عەسایەکی سحری پێ و بەتاقی تەنها ئەتوانێت چنەکەم بۆ ئەوان لە هەموو بڕیارێکە و لە بودجێ و لە هەموو شتێکە بەشدار ئەبن و پشکدار ئەبن کەواتە بێت لە هەڵگرتنی بەرپرسیارەتێکەشە با ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی کە مەبەست لە خواست و ویستی دابینکردنی خواست و ویستەکانی هاوڵاتیانە لە ناو چوارچێوەی خزمەت گوزاریە لە نێو چوارچێوە لە ژێر شیعاری کە ئەرکەکان جا بکرێنەوانێ بۆ هاوڵاتی مافی هاوڵاتیش زۆر بەسەقی بڵێن ئەمینانە جاکرابێتنەوانێ بۆ ئیلتیزامە بە دڵنیاییەوانێ ضروریەتێکە کە ئەبێ هەبێت بۆ ئەوەی کە ئەم 4 ساڵی داهاتوو کێت ئەو بەرنامە جوانانەیە هەر یەکێک لەو حیزبانەی کە بەشدارن ئەتوانم بڵێم هەر هەمویان بەرنامەی باشیان بێ بەس عیبرەت لە جێبەجێکردنەکەیەتی یا دیارکان باسی ئیلتیزامت کرد لەوەی کە ئەم حیزبانە بتوانن ئەو کارنامە جوانەی کە هەیە و دروشمانێک لە کاتی هەڵبژاردنە بەرزیان کرد بۆ بەکردنی بکەن بەڵام یەکێک لەو خەوشانەی کە بۆ نمونە بە تایبەتی لە 5 ساڵی ڕابردووە زۆر دووبارە بوویەوە و لەو ماوەی ڕابردوو چەند حاڵەتێکمان بەرچاو کۆتەوە دووبارە ئەوەیە کە بەشی لە پەرلەمانتارە کوردەکان لەسەر لیستە کوردەکان لە پەرلەمانی بەغا لە شوێنی ئەوەی کە لە دوای مافە ڕاستەقینەکانی خەڵکی کوردستان بن زۆر جار جۆرێک تەفرەقە لە گوتاری کوردیا دروستەکەن و خزمەتی ئەو دیدە شۆڤێنیاکەن کە لە ناو بەشێ لە هێزە عەرەبیەکانە دژی خەڵکی کوردستان هەیە بەنمونە ناردنی بەشە بۆ جێهێرێمی کوردستان لەو ماوەی ڕابردووە بە تایبەتی لە دوای هاتنی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراقا زۆر جار ینی بەشی لە پەرلەمانتارەکانی هێزە کوردەکانی ژوازان کە ئەمە سەداقەیەکە بە خەڵکی کوردستانە درێدیانەوەی کە هەتا هەرێمی کوردستان هەموو بودجە و موچە و داهاتونەوەی خۆی تەسلیمی بەغدا نەکات بەغدا ئامادە نەبێت ئەم بەشە کەمە هاوکاری بنێرێ بۆ بەغدا ینی خوێنەوە چیە بۆی کە لەم سەردەمە تازەیە لەم قۆناغە تازەیە ئەم فراکسیۆنە پەرلەمانیانەی کورد لە بەغدا لە شوێنی ئەوەی کە لە شوێن زیاتر سەختکردنەوەی کێشەکانی ناوخۆ بڕێنی بەشە بجێرێمی کوردستان زوڵمی بەغدا لە سارێمی کوردستان ئەوان تیمێکی یەگرتوو بن لەسەرەوەی کە بتوانن ئەو مافە دەسووریانەی خەڵکی کوردستان کە لە دەستوری عێراقا هاتووە و کە تەواوی عێراقیەکان دەنگیان پێداوە جێبەجێ بکرێ بنمونە بۆ نمونە تا ئێستا بەم چرکە ساتەشەوە هیچ مافێکی هێزی پێشمەرگەی کوردستان نەسەلمێنراوە کە لەو وەختێکا بە پێی دەستوری عێراقی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی تا ئێستا ئەو مافە سروشتی و یاسایی کە جوتیارانی کوردستان هەیەە حکوومەت عێراقی ئامادە نیە بیسەلمێنێ بۆ نمونە لە زۆر شتی پرسی سیادی ترا کە ساڵانە بودجەیەکی گەورە لە بودجێ عێراق بە ناوی پرسە سیادیەکان و لابرێ بە نمونە بواری دەرمان و پێداویستی پزیشکی کە هەموو ئامارەکانەوە سلمێنن کە حکوومەت عێراقی لە 130 بۆ لە 140 پیرچەکانی هەرێمی کوردستان دابینەکە ینی ڕای بجەنا بچێت لەسەرەوەی کە ئەم تەبایی کە بەڕێز دەباسیەکەی ئەوەی کە هێزەکان بۆی کە بتوانن کارنامەکەیان بەیاننامەکەیان دروشمەکەیان ئەو گوتارێک کە بەرزیان کردەوە بەکردنی بکەن پێویستی بە هاوبەشی تیمەکانیان فراکسیۆنەکانیان لە بەغداشەوە هەیە. بەڵێ ڕاستە بەداخەوە وازانم هەر پێرێ شەو من لە بەرنامەیەکە لە یەکێک لەو کەناڵە ئاسمانیانە ئەمبینی بەڕێزێک بۆ ئەندامی پەرلەمانی عێراق بوو لە خولەکانی پێشووترە
ئەم وەکو تەبرەیەک بۆ مووقیفی خۆی کە ئەم بۆ ئەو کاتێک کە نوێنەر بووە لە پەرلەمانی عێراقا بۆچی ئەم فایلانەی کە پەیوەستە و پەیوەندی هەیە بە هەرێمەوانێ و کاروباری ناوخۆی هەرێمە ئەم لە عێراقا بەو شێوەیە هێناوێتی سەر بڵێن ئەجێندای کار و بەرنامەی پەرلەمانی عێراق. جوابەکەیەوە بکەوتی ئێمە هینین، ئێمە سەر بە عێراقین، ئێمە سوێندمان خواردووە مجموعەیەشتی لەو بارەیەوت منیش ڕاستیەکەی یعنی بەلامەوە سیر بوو. وتم احتیمال هەیە ئەو برادەرە هەر هەموو ئەوانەی تریش کە بەو جۆرە مامەڵە لەگەڵ پرسەکانی ناوخۆی هەرێمە ئەکەن، هەرچەند ئەو پرسانە بەشێکی بەڵێ پرسە نەتەوەی و نیشتیمانیەکان وەکو مەسەلەی پێشمەرگە، وەکو مەسەلەی بودجە، وەکو مەسەلەی مادەی 140 خۆ ڕاستیەکەی کە ئەمانە لەوێن ئەبوایە ئەمان لەسەر ئەو مەلەفانە ئیشیان کردبایە بۆ سندنی و گەڕانەوەی ئەو مافانەی کە لە دەستورە دانراوە. دوای دێمەوە سەر ئەوە تۆ بەڵێ ڕاستە لە پەرلەمانی عێراقی، بەڵێ هەرێمیش هەتا ئێساش لا یەزال بەشێکە لە عێراق، بەڵام کاری پەرلەمانی کاری هەرێم لە فیدراڵە تۆ بۆیە لەم هەرێمەوە خەڵک ئەنێرێت بۆ چۆنەڵی ناوەند با ئێمە باسی هەرێم و بەغانەکەین. ئێمە وڵاتانی تریشمان بینیوە کە لە سیستێمێکی فیدراڵیان هەر کەسو کە ئەچێتە بڵێن پەرلەمانی ناوەندەوانێ نوێنەرایەتی مقاتەعە و ئیقلیم و هەرێم و محافەزەی خۆی ئەکە. ئەم بوون بە عێراقا کە ئێمەش بەشێکی لە عێراق ئەمان لێیان تێکچووە کاکە، لێیان تێکچووە وا ئەزانن کە تۆ بوویتە نوێنەر تۆ لە هەرێمەوە نەرایتە ئەوێ، تۆ لە بەسڕاوە نەنەرایتە پەرلەمانی عێراق کە تۆ بەرگری لە پرسە عێراقیەکان بکەی، تۆ بەو هەیە بەرگری لە پرسەکان بکەی کە پەیوەستە بە بەسڕەوە بۆ نمونە. جا بۆیە احتیمال هەیە ئەم برادرانە نەزانن کاری ئەوان وەکو نوێنەر کە لە سیستێمێکی فیدراڵیەوە لە مقاتەعەیەکەوە لەم حاڵەتەیە هەرێمە تۆ نێڕایتە ئەوێ کە ببیتە دەنگ و نوێنەری ئەو خەڵکەی کە لە هەرێمایە. مەسەلەی بوون بە بەشێک لە عێراق ئەمە پەیوەندی بە تۆوە نییە، بەڵێ ئێمە بەشێکی لە عێراق، بەڵام مانای ئەوە نییە کە تۆ سنگ بکوتی بۆ عێراق. عێراق لەوێ دای نەناوی هەرێم کورد بە دەنگی کورد تۆ لەوێ. جا ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەر ڕاستی یاوەتان نەفامی و نەزانیە لەیان تێکچووە ئیشی ئەمانە چییە. دوای ئەوەش لە هەمووی گرنگتر ئەمان کە باسی بەحسابی خۆیان باسی مادە دەستوریەکان ئەکەن، من سێرم لێدەیە کە ئەو مادە دەستوریانی پەیوەندی بە هەموو ئەم 100 ساڵەی ڕابردووی لە دوای سایکس-پیکۆ پەیوەندی بە چارە نووس و بە شکۆی کوردەوە هەیە، ئەمان نیەن بە شێوەیەکی زۆر بەرعکس پێچەوانە دەسی بۆ ئەبەن. شەرمە بەڕاستی کە خەڵکێک بە دەنگی کورد چوو بێتە ئەوێ ئەڵێ کاسە لە ئاش گەرمتر، ئەمان لە عەرەبەکان عێراقی تر بن. ئەو پرسانەی کە پەیوەندی هەیە بە مەسەلەی کە ئێمە بۆ ڕەبتین بە عێراقوانێ ئەمە تەنها و تەنها دەسەڵاتی هەرێمە. هەرێم ئەبێ لەو ئاستا لە ئاستی حکوومەتی ناوەندە باسی خواست بکە کە ئەم مادە دەستوریانە ئەگەرەک و هەرێم خەلەلێکی هەبوو لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانی کە هەیە و ئاەتر مادە دەستوریەکە بێ، ئەمە تەنها هەرێم ئەبێ باسیکە نوێنەری خەڵک ببێ بە سووری بەرلەشکر بۆ عێراقچێتی بەو ئەم مامەڵە لەگەڵ پرسە ناوخۆی و نیشتیمانیەکانی هەرێمە بکە. ئەمە سێرم لێ دێت کە ئەمان وڕشیان گرتووە دەستیان گرتۆ بەم مەلەفانەوە بۆ نمونە مەسەلەی ناردنی 250,000 بەرمیلی نەوت هەر نوێنەرێکی عەرەبی عێراقی بوو. لەم ماوەیە ڤیدیۆکەیان بۆ ناردم لە دووسێ عەرەب دانیشتبوون مناقەشیانە کرد، تەبیعی کەناڵەکە عێراقی بوو. ئەو ئافرەتە خانمە عەرەبە زۆر جوان پێوتن وتی باشە کێشەی ئێوە 250,000 بەرمیلی نەوتی هەرێمە، وتی بە ملیۆنەها بەرمیلی نەوت عێراق ئەفرۆشێ، پارەکەی چی لێها؟ وتی ئەگەر ڕاستەکەن وەرن ئەو 250,000 بەرمیلا هەر هیچ نییە لە چاو ملیۆنەها بەرمیل نەوتە
کە ئەم دەسەڵاتە و بەغا ئەینێرە و خەڵک نە خەستەخانەی هەیە، خەڵک نەجا دەوبانی هەیە، نە ئەمن و زەمانە هەیە، هیچ شتێکت نییە. وتی هەرێم ئەگەرە 250,000ش نەنێرێ بڕن سەیری هەرێم کەن بزانێت کە چی ئەمن و ئاسایشەکە. خەڵک لەوێ ئاتیادی ئەتوانێت کار و کاسبی خۆی بکە. وتی ئەمە بەس مجەڕەد و وڕکێکە ئێوە گرتوتانە و هیچی تر. جا بۆیە خۆزگە ئەو نوێنەرانەی کە کوردن بەدەنگی کورد چوونەتە ئەوێ چاویان لەو بەرنامەیە هەبواە گوێیان لەو خانمە بگرتبایە هیچ نەبێ ئەگەر فێری کوردایەتی نەبوونایە فێری بکردبانایە کە حەق و ناحەق لەکوایە دوایەوە ئەگەر بێتە سەر حاڵەتێکی تری شەوانێ کە ئەمان بوونەتە نوێنەری ئەم خەڵکە کورد گەیشتووەتە ئەو ئاستەی کە ئەم بکاتە نوێنەر ئەوە حرمەتی ئەویان لەبەر چاو وایە کە هەروە بە ئاسان ئەم شوێنی بۆ خۆش نەکراوە کە بچێتە پەرلەمانی عێراق بە کۆڵێک هەر هەمومان ئەزانین بە کۆڵێک و بە دنیایەک ئیمتیازاتەوانێ بە ناوی کرد و لەسەر کورد ئەو برادەرانە لی حەساونەتەوە خۆزگە شەرمی ئەو مێژوە خوێناویان بگرتبایە خەمی قوتی خەڵکیان هەبوایە نەک حکوومەتی ناوەند هان بن کە دیسانەوانێ حکوومەتی هەرێم بێنێتە گیر و گاس بۆچی ئەو 250 بەرمیلە نانێرێ نەناردنی ئەو 250 بەرمیلەش هەروە لە خۆڕانیە بۆ لەبەرەوەی کە هەرێم قەت مجازەفە ناکات نەبەم ئەزمونەوە و بە تایبەتی بە قوتی خەڵکەوانێ دڵنیام کە حجەی مەشروعی دەستوری یاسایی حەقانی خۆی هەیە بۆیە ئەگەر نەیناردبێ هەتا ئێستا ئەو 250 بەرمیلە نەوتە نەنێراوە ئەگەر نەیناردبێت بەڕێزم. یادیارخان هەر لەسەر پرسی ئەم ناکۆکیانەی هەولێر و بەغدا و قۆستنەوەی بۆ هەندێک پرسی حیزبی بۆ نمونە لە ماوەی 5 ساڵی ڕابرد و حکوومەتی عێراقی بەشە بودجەری کوردستانی نەناردووە کە بە 40 بۆ 50 میلیارد دلار هەژمارەکرێ یعنی لە وەختێکە ئەم پەرلەمانتارانە ئەیانتوانی زۆر کار لەسەرەوە بکەن کە چۆن ئەگەر ئێستا فعلەن لە عێراق سەردەمێکی تازەی و سەرگۆزیرانێکی تازە و ستافێکی تازەی پەرلەمانی و کۆماری لێوێ دەست بەکارن و عێراق نیەت باشی هەیە لەوەی کە کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە ئەکرا بۆ نمونە ئەوان کار لەسەرەوە بکەن چۆن بەشێکی گەورە لەو بەشە بودجەیە بگەڕێنەوە هەرێمی کوردستان نەگەوەی کە داوای ئەوە بکەن کاریم کوردستان نەوتەکەی ڕادستی بەغدا بکە و زۆر شتی تر بەس هەر پەیوەست لەم چوارچێوەی ئەو تایتڵی کە باسمان کرۆ چاوەڕوانەکانی هاوڵاتیان لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی کە من زۆر بەریەکەم زۆر خوێنمەوانێەوە زۆر لە گفتوگۆی هاوڵاتیە بەرگوێەکەوێ ئەوەیە کە هاوڵاتیان بەشێک ناڵێن هەموو هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان ئینتیمایان لاق کراوە لە ڕزۆک کراوە بەوەی بە حکوومەتی هەرێم بە ئیدارەی کوردی بۆی کە گۆڕانکاری لەم هەرێمە دروست بێت چاکسازی بکرێ ڕۆتی ژیانی خەڵک ئاسایی بکرێتەوە هەوڵ بدرێ جۆرێک لە دادپەروەری کۆمەڵایەتی بەرقەرار بکرێ خوێنەوەی تۆ چییە بۆی کە یان قسەی تۆ ڕاوەی تۆ چییە بۆی کە حیزبەکان لە ماوەی ئەم 4 ساڵی داهاتووە بتوانن ئەم ئینتیمالاقا ئەم ئینتیمال لەرزۆکە کە زۆر جار بەدەستیان قاس ئەمە کراوە بتوان بەشێکی بگەڕێنەوە یان وا بکەن بەلای کەم خەڵک هەست بە سەقامگیرێکی دەرونی بکە بە هەست بە سەقامگیرێ بکات کە لە هەرێمێکایە ژیانی پارێزراوە گوزەرانی خۆشگوزەرانیەکی هەیە ئەتوانێت بەشێک لە مافە ئینسانی و مەدەنیەکانی تەحقیق کات خوێنە تۆچێ بۆ ئەو 4 ساڵی کە لە بەردەمێمایە بۆی کە حکوومەت بتوانێت بۆگوی کە لە سەرای بەرنامە کۆوتمان ئەو ڕووداوە ناخۆشانەی کە پێشتر بە بیریانە هێناینەوە جارێکتر بە بیرمان نێتەوە لەگەڵ سەردەمێکی ترا دەرگیر بین لەگەڵ قۆناغێکی ترا دەرگیر بین و خەڵک هەست بە جۆرێک لە ئەمان بکە. ڕاستە وڵات یەکەمین شت کە بڵێن دێت بە مێشکمە وەکو پرسیارێکیان وەکو ڕایەکی خۆم لەسەر پرسیار و تێبینەکەی بەڕێزە ئەوەیە خۆزگە میلەت خۆی هاوڵاتی خۆی متابعی ڕووداوەکانی کردبایە متابعەیەکی باشتر و تێر و تەسەلتری کردبایە لەو بیئەیە کە خۆی تایە ئەژی لەو شارێک کە خۆی تایە ئەژی لەسەر ئەساسی ئەو کۆنتێکستەی کە ئەم هەرێمە کە ئەم شارە کە ئەم لەگەڕێکێکە چۆنەڵی بوونی هەیە بۆ ئەوەی کە ئەو نائارامیە خەڵک لایەنێک یان دەرەکی بێن ناوخۆیی بێ وا بە ئاسانی نەتوانێت دنیایان بات نوعێک لەگەڵ ڕێزمە
چاواشەکاری بڵێنە ئەنجام بدە. خەڵک ئەگەرەک و خۆی معلوماتی هەبوو لە سەرچاوی باوەڕ پێکراوانە متابع بوو بەڕێ من بەشێک لە کێشەکان لەوایە کە خەڵک خۆی متابع نییە و ئەگەر کەسێک بێ هاوارێک بکە هەر هەمووی بە دوایە عینە شت ئاڵێتەوانێ. ئەماوە 4-5 ساڵش کە ڕۆژ بەڵێ کارێکی زۆر باشیان لەسەر کرد کە ئەو ئینتیمایی بەڕێزت باسی ئەەکەی کاڵ بێتەوانی ئەسان لە هەنێ ڕۆژ و لە هەنێ ساتە وەختیشە ئەتوانم بڵێم ئەسڵان ئینتیمایە هەر نەماکارێکی وایان کرد کە بە هەزاران گەنج هەان بیرێ غیر مباشر کە ئەمە هەرێمە بەجێ بهێڵێ. سوسیال میدیا دەورێکی زۆر خراپی هەبوو، میدیا بە دەورێکی زۆر خراپی هەبوو، خودی خەڵک دەورێکی زۆر خراپی هەبوو. بۆیە بۆ ئەوەی کە بتوانانی هیچ نەبێ ڕێگری بکەی لەو شەڵەژاندن و شەڵەقاندنەی باری ئارامی تەندروستی و دەرونی و دارایی و یاسایی و دەسەڵاتی چۆنەڵێ حکومڕانی ئەم وڵاتە بە پلەی یەک ئێمە هیوامان بێ کە هاوڵاتی خۆی هوشیار بێت و متابعە شتەکانی بکات. چونکە ئەو 4-5 ساڵەی ئەخیر وهایان لە خەڵک گەیان کە ئەم پارەیە هەیە و حکوومەت نایە ئەوە بوو کە بەخا بودجەکەی بەڕێ ئەم پارەیە نەما ئەم پارەیە نەبوو. مەسەلەی نەوت کە نێرا دوای ئەوەی کە ناوەند بودجەکەی بڕی وابزانم بە 6 بۆ 8 مانگ دوای ئەوە اینجا هەرێم دەستی کرد بە ناردنی نەوت. بەڕێ من کارێکی زۆر چاکی کرد، سیاسەتێکی زۆر حەکیمانە بوو، چون تۆ ئەبێ لە ئەخیری ئەمرە بتانی ژێرخانێکی وهات هەبێ بۆ دابینکردنی قوتی خەڵک تۆ ئەعتیمادە لەسەر دراوسەکە نەبێت، چون کرد زۆر جوانی و تۆ لەگەر بە تەمای دراوسەکەوبی بێشێ و سەر ئەنەیتەوانێ. ئەم بڕینی بودجەیە دوای ئەوە شەڕی داعش هاتنی ئەو هەموو ئاوارەیە دوایە بیریشمان نەچێت. ئێمە لە ئاسی تەکنیک و لە ئاسی تەکنەلۆجیە و لە ئاسی کادری شارەزایە بۆ نمونە مەسەلەی دوورنەڕێنە کارەبا ئێمە ناتوانین بقارنێ خۆمان بکەین بە وڵاتێکی وەکو سوید. ئایا بۆچی سوید کارەبای لێ نابڕێ؟ خۆ سوید ما لە عیلە وابزان بەس غازی هەیە نەوتی ڕەشی نییە. بەڵام تۆ ڕاستە مەوادە خامەکە هەیە، بەڵام لە عینی کاتی شابێ تۆ بتوانانی عقلەکەت هەبێت کە بە شێوەیەک تەوزیعی ئەم وزەیە بکایە ئەو پێداویستیە خزمەت گوزاریە بکە کە بە زیاد لەسەر حکوومەت نەکەوێت. چونکە هەتا ئێستا ژوا بزانم دابینکردنی کارەبا ساڵانە لەسەر 4 میلیارد دۆلارەوەیە. دابەزینی نەوت بە تایبەتی لە کاتی شەڕی داعشە وای لێ هاو کە بەرمیلێک ئەومان بفرۆشتبایە بۆ ئێمە قازانجتر بوو بەهین ئەو نەدابەزی. ئەمانە هاتن چیان کرد؟ ئەوانەی کە بە شەوە لە ئۆپۆزیسیۆن بوون و بە ڕۆژیشە لە هەموو شتێکا پشک داربوون، ئەم ڕاستیانیان بە خەڵک نەعوت. بۆیە ئەم حکوومەتە نوێ کە دەستی کردو بە کارەکانی بە نوعێک لەگەڵ هەموو ئەو لایەنە خۆزگا وساقێکی چۆنەڵی شەرفمەندانە یا شەرەفی ئیمزا کردبایە هەر هەمویان کە چاواشەکاری لە ڕێی میدیاکانەوە نەکرێ، ئەوەی کە هەیە بەڕاست و دروستی واز لە سیاسەتی پۆپولیستی بێنن لە پێناوی بەرژەوەندی حیزبی و دەستکەوتی هەڵبژاردننی داهاتووە ئەم وڵاتە چونکەم هەموو ئاژاوە بژێویەک مانای ئەوەیە کە هەر جیلێکمان ئێمە 10 ساڵی تر ئەچێتەوە دواوە. بۆیە ئەبێ هەوڵ و کار و بەرنامەی هەر هەمویان لە فرە ڕەهەندیوانێ و لە ڕێی بە تایبەتی میدیاکانەوانێ بەنەوەیەک ئەمانە ئیش و ئەرکوبەر پرسیارەتی خۆیان بگرنە ئەسە و جێبەجێ بکەن کە ئەو 5 ساڵێک کە ئێمە بینیمان نەتوانم بڵێم 20-25 ساڵی لایین لە ڕەوتی پێشکەوتن و لە ڕەوتی دابینکردن و دانانی ژێرخانی ئابووریمان نابەڕێزم وانە بواە ئەتوانم بڵێم ئێستا هەرێم لە قۆناغێکی ترابوو بیرشمان نەچێت سەر ڕای ئەو هەموو ئاژاوە پشێوی و پیلانەی ناوخۆ و دەرەکی کە هەبوو. ئێستاش ئێمە کاک شارەکانمانوێن بە عەرەب ئەڵێن بڕۆ لەسەر شۆستە و جادەوبان و هەموو شوێنەکانمانە بە عەرەب ئەڵێن بڕۆ بەولاوە. ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کە دەسەڵات ئەم هەرێمە هێندەی کردووە کە
کە خەڵک بتوانێت بۆ ئاسایش و بۆ گەشتیاری ڕووبکاتە ئەم هەرێمە. دوای ئەوە شکور بۆ خوا ڕاستە کەم و کوڕی هەیە، ڕاستە گەندەڵی هەیە، ڕاستە هەژاریش هەیە. ئەو هەژاریش بەڕێی من بەو ئاستە نامێنە چون لای ناتوانانی بڵێ هەژاری ئێمە ئەتوانین بنبڕیکەین لە هەموو وڵاتێک کامێک کە زۆر دیموکراتە و کامێک زۆر بە عەدالەت باس لە دابەشکردنی سەرۆت و سامانەکە نیتوانیەوە هەژارە نەهێڵێ، بەڵام هەژارێک بە پێی ڕێژە ئەوەی کە گرنگە بیکە چەند سێکتەرەوەکە دەسەڵات بۆ ئەوی کە ئەو هەژاریە ڕێژەیە هین بکە بڵێن دەستە بەر بکە. مەبەست لەو هەژاری بە ڕێژەیە چییە؟ بۆ نمونە کەسێک هەژار نییە ئەگەر سەقف بەسەریەوە بیانی لە خانوویەکە بێ سێژەمە بتوانێ نان بخوا بڕاتە سەر ئیش و کاروباری خۆت. بەڵام هەژاری ئەوەیە کە تۆ نان نەبێ بیخۆی نەتوانی بەشداری ئەو سیستێمە بکەی کە بڵێن هەیە لە وڵاتە، بۆ نمونە کارت نەبێت، بۆ نمونە مناڵت نەچێتە مەکتب، بۆ نمونە نەتوانی پارەی چارەسەری تەندروستیت بی، یا لەبەر بێپارەی مناڵەکەت نەتوانی بنێریتە مەکتب، یا بۆ نمونە لە شوێنەکان نابژی کە لە زۆر وڵاتە پێڵێن گێتۆ ئەو شوێنانەیە کە خەڵک تەنانەت ینی پاکەتی هین کردووە بەسەرە. ئەو هەژاریە جیاوازە بۆ نمونە لەو هەژارێکە لە هەرێمە هەیە. بۆیە بەڕێی من ئەگەر پیادە چوونەوەیەک بکرێ ئەوش لە ڕێی بەرنامەی چاکسازیەوانێ دیسانەوە چایەک بخشێنرێتەوانێ بەسەر دابش چۆنێتی دابشکردنەوەی داهاتی ئەم وڵاتە، ڕێخستنەوەی کردی بەتایبەتی تەندروستی ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان بەڕاستی ئانی ڕۆژانە بەر ئەو کەسانە ئەکەوین کە پێویستیان بە عیلاجە بۆ نمونە عەمەلاتەکان کولفەیەکی تێچێ. بەڵام زۆر جاریش ئێمە ڕەوانەی خەستەخانە نیشتیمانیەکانیانەکەین، دوای ئێمە گروپمان هەیە کە گروپ پێکاتەوە لە چەند پزیشکێکی خۆبەخش ئەمانە ئامادەن کە بە خۆڕایی بێ بەرامبەر بۆ نمونە ئەگەر عەمەلاتێک پێویست بێ بیکە. بەڵام ئێمە بۆ نمونە خەستەخانەی شۆڕشمان هەیە، خەستەخانە نیشتیمانیەکانمان هەیە، زۆر شتی ترەیە کە لە ئاستی حکوومەتە ڕێکخراوە، بەڵام خەڵکەکە چونکە معلوماتی نییە نازانێ ئەو شوێنانەیە کە ئەتوان ئەو هاوکاریانی پێداویستیانە وەریگرن. بۆیە لە ڕووی ئەعلامیشەوە لە ڕووی پێدانی زانیاریەوانێ زۆر گرنگە حکوومەت بەشێکی تایبەتی هەبێ ئاماژە بۆ شوێنانە بکە کە زیاتر بەدەم هاوڵاتیانەوە ئەچێ. دوایەوەشکە هەر وەکووتم ئەو سێکتەرانە کە زۆر گرنگن، سەکتەری پەروەردەیە، سەکتەری تەندروستیە، دوای ئەوەش مەسەلەن کارەبا و ئاوڕەوە ئەم شتانێ ئەگەر ئەمانە بتوانێت دابین بکە لە سەروی هەموویەوە چاکسازی لەو بڕوایم ئەم هەرێمە هەرێمێک ئەبێت موئهلاتێکی زۆر چاکی هەیە کە تەنانەت ئێمە بڵین هەڵ ئەگەڕێینەوانێ سەر بەرهەم و بەرووبوومی ناوخۆ بتوانین ناردەشی بکەین. دوای ئەوەش بە ئومێدی ئەوەی کە ئێمە گەنجەکانمان بەنەوەیەک خوێندنیان بینێ بیانکەینە کادرێک کە بتوانن لە ماوەی ئێستا هەتا 10 ساڵی تر کەمتر بتوانێن منافەسەی هیچ نەبێت ئەم مەنتیقەیە بکە ئاسیا بکە لە ئاستی تەکنیک و ئیختراع و تەکنەلۆجیە. بەڕێز دیارگار محمود، بەرپرسی ئەنجومەنی سلێمانی کێتی ئافرەتانی کوردستان خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاڤا ئامادە بووی. سوپاس بۆ هەموو شیکردنەوە و تێبینی و سەرنجەکانت. سپاس بۆ بەڕێستان. ئازیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.